بەرنامەیە یاخود بێ بەرنامەیە بەڕاستی یادی شەهیدان ڕۆژ بە ڕۆژ بچوو دەکرێتەوە. ئێمە پێکەوە بۆ ئەوەی بتوانین خاوەنداری لە شەهیدان بکەین. نازانم بڵێم بووین بەچی بۆ ئەم دەسەڵاتە بەس بۆی ئەوان بینێن لەو شار هیوای پێداچوونەوەی لە دادگای تەمیز بۆ ئەو ئازادی خوازانەکەیت. من ساڵیاتی شەهیدانی هەفتەی شوبات درود دەنێرین بۆ کۆی شەهیدانی نان و ئازادی و بەداخەوە دەبینین بە تێپەڕبوونی 10 ساڵ بەسەر شەهیدانی هەفتەی شوباتە ئەتوانین بڵێن 3 خول بەسەر پەرلەمانی کورسانە تێپەڕیوە و 10 ساڵ بەسەر یادی تیرۆرکردنی ئەم شەهیدە ئازیزانە ئەم گەنجە خۆنەویستانە تێپەڕیوە لەو سەروبەندەی کە خۆپیشاندان دەکرا کە داوای ریفۆرمی ڕیشەیی و چاکسازی و داوای گۆڕینی سیستەمی دەسەڵات دەکرا خەڵک برسی نەبوو بەڵام ئێستا برسیکردن هاتۆتە پاڵی ئێستا قەبارەی گەندەڵی دەجار زیادی کردووە ئێستا نادادی و نائەدالەت دەبارە زیادی کردووە و دەبینین دەستی دادوەرەکان بە نیەتێکی زۆر حزبی و حکمی چالاکوان و ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان دەکەن ئەمە دەلالە لەوە دەکات کە پێدەچێت ئەم دەسڵاتە گەشتی بێتە کۆتایی و لە پەلەقەژەی مەرگدا بێت بۆیە بەم شێوازە زۆر توندە حکومڕانی دەکات. سلێمانی شەهیدکردنی گەنج و مناڵان بەردەوامە لە چوارچێوەی شێواز و مۆدێلێکی دیموکراسی و شێویستی بەوە هەیە ئازادی خوازان ئەو تەعاملێک کە ئێستاش دەسەڵاتداران لەگەڵ ئازادی خوازانێکن ڕۆژ بە ڕۆژ ئەم برینانی هەفتەی شوبات قوڵترەکاتەوە ئازارەکاتمان زیاترەکە بەداخەوە ئەم ڕۆژە ئەبێ دەسەڵاتی کوردی تێبگا کە ئەم یادانە کە ئەکرێتەوە دەنگی ئازادی خوازان بەرزترە بێ دەنگی ئازادی خوازان بەربڵاوترە بێ خەباتی مەدەنی بەردەوامە بێ هەموو ئەو ئامانجانەی هەموو ئەو داواکاریانەی کە خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات لە پێناویانە خۆیان بەخت کرد بەداخەوە کە تا ئێستا زۆربەی زۆریان هەر نەهاتۆتە دی بەرەوە دەسەڵاتی کوردی پێویستە کا بۆ ئەوەی کە بتوانێت حکوومەتێک کە جێی ڕەزامەندی خەڵکی کوردستان بێ دروست بکات دەسەڵاتێک کە جێی ڕەزامەندی خەڵکی کوردستان بێ دروست بکات ئەبێ داواکاریەکانی شەهیدانی هەفتەی شوبات کە سوکاری هەفتەی شوبات خۆپیشاندانەکانی ساڵی 2011 بەو دەنگە ناڕەزایەتانەوە کە ئێستاش بەردەوامە جێبەجێ بکات. چۆن ئێستا ئەیان بینین چەند بچووکت لە بەتەمی داژی کەلانە هەفتەی شوبات ئەو ڕۆژەیە کە ئەتوانم بڵێم بچێتە ناو فەهرستی ڕۆژنامەوانی و چالاکوانانی کۆمەڵی مەدەنیەوە کە هەر کەسێک چالاکوانی کۆمەڵی مەدەنی بێ ئەبێ مطلقاً شانازی بە کۆی هەموو ئەو خۆپیشاندانانە و کە لە سلەیمانی و دەوروبەری کرا لە هەفتەی شوباتە کۆمەڵێک گەنجی خوێنگەرمی خۆپیشاندر و ناڕازی لە سلەیمانی و دەوروبەریە هەمویان شەهید بوون تا ئەم دقەیەش ئێستاشی لەسەر بێ دەسەڵاتی سیاسی نەک وەڵامی بە کۆی داخوازیەکانی خەڵکی خۆپیشان دەرنەداوە بەڵکو ڕۆژ بە ڕۆژ کێرفی ئەو ناڕەزایەتیانی کە بەرامبەر بە دەسەڵات دروست ئەبێ لە بەرزبوونەوەدایە.